سڵاو ئەنسار ئیسلام کێ بوون چۆن دەرکەوتن و بۆچی لە بزوتنەوەی ئیسلامی جابوونەوە ئایا ئەنسار ئیسلام گروپێکی تیرۆریستی بوون یا تەنیا توندڕەو بوون بینەرمان بن سەرهەڵدانی گروپ و هێزی توندڕەوی ئاینی بەشێکی دانەبراو بووە لە مێژووی عەرەب وەک بەرپەرچدانەوەیەک بۆ هەموو گرفتە ناوخۆیی و دەرەچیەکانیان بەڵام ئەوەی جێگەی تێڕامانە لە سەرەتای 2000 ڕەوتێکی تۆندڕە و بەناوی جوندول ئیسلام و دواتر ئەنسارول ئیسلام لە ناوچەی هەورامان و خوڕماڵسەری هەڵدا کە هەم لە ڕووی ڕەفتار و هەم لە ڕووی گوفتارەوە نامۆ بوون بە خاک و خەڵکی ناوچەکە و تێگەیشتنی کورد بۆ ئیسلام ئەمان لە ڕێگەی پیادەکردنی جۆرێک لە ئاین لە سەرەتای هەزارەی سێم وێنەیەکی ئەوتۆیان پێشانی جیهاندا کە بوو بە مای ترس و تۆقین کوردستان هەمیشە جێگەی پێکەوە ژیان و لێکبوردن بووە لە نێو هەموو شەبەنگەکانی کۆمەڵگەدا کەچی لە ناکاو لە ناو ئەم کوردستانەدا چەندین گروپی تیرۆریستی پەیدا دەبن ئەم گروپانە لە ڕەحمی بزوتنەوەی ئیسلامیەوە دەردەچن و لەو کاتەدا بزوتنەوەی ئیسلامی کوردستان هێزێکی چەکداری بەهێز بوو یەکگرتووی ئیسلامی کوردستانیش هێزێکی مەدەنی ئیسلامی خۆی نمایش کرد بەڵام لە هەناوی بزوتنەوەی ئیسلامیدا لە دوای چەند ساڵێک چەندین گروپی چەکداری جیهادی تونتر لە بزوتنەوەی ئیسلامی دەردەچن یەکێک لەو گروپانە بریتە لە ئەنسارول ئیسلام ئەنسارول ئیسلام هەر لە ناو هەناوی بزوتنەوەی ئیسلامیەوە دروست دەبێ و هەر سەرکردایەتێکەشی یەکێکە لە سەرکردەکانی بزوتنەوەی ئیسلامی بۆچی لەم کەشەیە ئەنسارول ئیسلام دروست دەبێت ئەمە ئەو پرسیارەیە کە ئێمە ئەمانەوێ لەم بەرنامەیە وەڵامی بدەینەوە بە تایبەتی لە هەورامانی سەوزدا کە هەمیشە جێگەی هێمنی و ئارامی و خۆشویستن بووە بنەما فکریەکانی ئەنسارول ئیسلام چی بوون و هۆکارە ناوخۆیی و دەرەکیەکانی سەرهەڵدانیان چی بوو ئایا لە بنەڕەتدا هیچ پێویستێکی ئاینی لە ئارادا بوو بۆ لەدایکبوونی ئەم ڕەوتە توندڕەوە یان ئەوانیش درێژکراوەی بزوتنەوە تون ئاژۆکانی ناوچەکە بوون مامۆستا ئیدریس ئەنسارول ئیسلام با بە پرسیارێکی تەقلیدی دەست پێ بکەن چێن و لە کوێوە سەریان هەڵدا ئەنسار ئیسلام ئەتوانین بڵێن بزوتنەوەیەکی سەلەفی جیهادی بوو کە لە 2001 لە هەرێمی کوردستان سەری هەڵدا وەکو ڕاگەاندنی ڕسمی بەڵام وەکو ڕیشەی ئەم ڕێکخراوە ئەگەڕێتەوە بۆ چەند ساڵێک بەرلەوە لە نەوەتەکانی سەدەی ڕابردوو لە ناو بزوتنەوەی ئیسلامیە هێزێک دروست بوو دەرەنجامی ئەو شەڕا ناوخۆیانی یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی ئیسلامی هێزی دوی سۆران دروستکرا دواتریش ناوەندی ئیسلامی لە ناوەندی دراساتی ئیسلامی لە هەڵەبجە دروستکرا لە 1997 ئەمە بوونە سەر توێژێک بۆ دروستبوونی هێزێکی سەلەفی جیهادی کە دواتر لە 2001 لەژێر ناوی جوندول ئیسلام و دواتریش ئەنسار ئیسلاما خۆیان زۆر باشە بەم مێژوە شتێکم بیرکەوتەوە هەست ناکەیت کۆمەڵی ئیسلامی و با بڵین ئەنساریش لە یەک مێژووە لەدایک بوون کەواتە هەردووچان 2001 هەردووشان 2001 کۆمەڵی تەسادف هەر هەڵۆشانەوەی بزوتنەوەیە چۆن ڕوودا مێژوویەکە بەو شێوەیە کە لە 1999 لە ئەنجامی یەکگرتنی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عراق و بزوتنەوەی ڕاپەڕنی ئیسلامی هێزێکی نوێ دروست بوو بە ناوی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی ئەم هێزە هەر لە سەرەتاوە جۆرێک لە ناکۆکی و ناتەبایی لە نێواندا لە ناودا بوو بۆیە نەیتوانی زۆر درێژە بە خەباتی خۆی بدا دوجار لە ئەنجامی بەستنی کۆنگرەیەک بەشێک لە سەرکردایەتی ئەم حیزبە ڕازی نەبوون بە ئەنجامەکانی کۆنگرە ئەمە درێژەی کێشا دوجار لە مانگی 5 2001 زۆرینەی دەرچوان لە کۆنگرەی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیە بەس ئەو بنەما فکریانە چی بوو کە وای کرد ئەنسار جابێتەوە لە بزوتنەوە لەگەڵ کۆمەڵیش جابێتەوە لە بزوتنەوە من ئەمە مقارنە دەبین بنەما فکرەکانی بزوتنەوە و ئەنسار کەم ئەم جابوونەیە شتێکی با بڵێن سایکۆلۆجی سیاسی بوو یا فکری بوو ڕەنگە هەمووی تێکەڵەوە بێ بەس بە پلەی یەکەم قەزەکان قەزای فکرین ئەوەی کە هێزی دوی سۆران لەسەری کۆک بوون یا کۆی کردبوونەوانەی ئایدۆلۆژیای سەلەفی جیهادی بوو چەکداری سەلەفی جیهادی چەکداری بەدڵنیایە بەڵێن کە هەڵگری تێزی سەلەفی جیهادین بۆیە
ئەبێ بگەڕێنەوە بۆ یەکێک لەو بەڵگەنامانەی کە هەیە باس لە سەردەمی ڕاگەاندنی جوندی ئیسلامە باس لەوەکە بۆچی جوندی ئیسلامیان ڕاگەاندووە خۆیان وەڵامیان پرسیارە ئەدەنەوە ئەڵەن لەگەڵ ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامیدا تەنیا گۆڕینەوەی عەلیەک بوو بە عەلیەکی تر واتە ڕابەر لە عەلی عەبدولعەزیزی هەڵەبجەوە لە عەلیەوە گۆڕا بۆ مامۆستا عەلی باپیر کە بوو بە ئەمیری کۆمەڵی ئیسلامی بەڵام ئەڵێ ئەوە ئێمە چاوەڕێمان ئەکرد لە وەلا و بەڕا و لە تێڕوانین و لە مامەڵەکردن لەگەڵ حیزب عەلمانیەکانە هیچ گۆڕانکاریەک لە دیدی کۆمەڵی ئیسلامیە ڕووی نەداوە بۆیە تەنیا کەسێک گۆڕاوە بە کەسێکی تر باش من پێم وایە نازانم ئەگەر هەڵە نەبم یعنی لەو کاتەشا تاکو ئێستاش کۆمەڵی ئیسلامی میان ڕەوتر نین هەر لە بزوتنەوەی ئیسلامیش نەک لە ئەنسار کۆمەڵی ئیسلامی بەراورد بە ئەنسار ئیسلام بە دڵنیاییەوە بەرامبەر بزوتنەوە ڕەنگە بڵێن تا ڕادەیەک زۆر نزیکن لە یەکەوە تا ڕادەیەک هەردووشیان هێزێکی ئیسلامی جیهادی بوون خۆیان بە هێزێکی کوردستانی ئەناسێنن هەردووکشیان لە خۆناغێکە دەربارە دەستبەرداری کاری چەکداری بوون و تێکە بە پرۆسی سیاسی بوون لە کوردستانە ڕەنگە تا ڕادەیەک ئەوەی جەنابەت ئاماژەی پێدەیت بۆ نیویان بۆن و بەرامەی هەناسەیەک یان جۆرێک لە سەلەفی زیاتر هەبێ لە ناوبزوتنەوەی دەرکەوت بێ ئەوە ڕەنگەوا پێ وایە لە بینی داعش و ئەنسار ئیسلامە هیچ جیاوازیەکێ وەک پراکتیزەکردن نالە وەک بنەما مەنهەج و فکریەکانیان وەکو بنەمای فکری پێم وایە داعش مرحلەیەک پێشکەوتوترە لەوەی کە ئەنسار ئیسلام تەمسیلیە کرد هەموو ئەوەی ئەنسار ئیسلام قەناعەتی پێی بووە داعش قەناعەتی پێێتی بە زیایشەوە کەواتە ئەوەی ئەوان جیاکاتەوە لە یەکتری پێم وایە شتێکی مەرحەلیە لە ڕووە فکریەکەوە هەم لە ڕووی پراکتیکی شەوانێ ڕەنگە کۆمەڵێک بنەما هەیە بۆ سەلەفی جیهادی مەسەلەی وەلا و بەڕا مەسەلەی زیندووکردنەوەی خلافەتی ئیسلامی مەسەلەی مامەڵەکردن لەگەڵ هێزە عەلمانیەکان و ئەحزاب ئیسلامیەکان لەوایە کۆکنی ئەوانەی کە هەڵگیری ئایدۆلۆژیای سەلەفی جیهادی بن هەمویان کۆکن لەسەری کە دوای هەمین ڤێرژنیان لە داعشا پراکتیکە کرا ئەنسار بڕوای بە هەموو ئەوانە هەبوو بڕوای بۆ بوو لە مەرحەلەی یەکەمە ئیمارەتێکی ئیسلامی دروستکات لە دوای ئەم ئیمارەتی ئیسلامی ئەو بگاتەوە مەرحلەی کە داعش قەناعەتی پێ بوو خلافەتێکی ئیسلامی ئەعلام بکات بەڵام زروف و هەلومەرج و ژینگەکە لەبار نەبوو بۆی ئەوە بکات مامۆستا ئیدریس حەزەکەم باس لە مەسەلەی تیرۆر و ئەنسار بکەین من هەستەکەم زۆر لە ئیسلامیەکان ئەوەی کە بیرم بێت مامۆستا عەلی باپیرش چەند قسەی کرد نەیوت کە داعش تیرۆریستن ئەم ترسە بۆ لە بە تیرۆر ناساندنی داعش یا تەنانەت ئەنسارش حەزەکەم بەڕێزت وەک ئەکادیمیەک ئەوم پێ بڵیت ئەنسار لەکوێ تیرۆریستە ئایا تیرۆریستە یان ناقەماناگەشت پێم وایە بەر لە هەموو شتێکم چەمکەمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئاخۆ مەبەستمان لە تیرۆر چییە وەکو چەمچێکی ئەکادیمی ئەوەندەی من بڕوان پێێتی بەم چەمکە ئەوەیە کە سەپاندنی ئایدۆلۆژیایەک بە زۆر بەسەر ئەوانی ترە لە ڕێگەی ترس و تۆقاندنەوە ئیتر ئەمە دەوڵەتێک بیکات ئەمە حیزبێک بیکات ئایدۆلۆژیاگە واقعێکی کۆمەڵایەتی سیاسیش من زۆر شتەکە بە بچووکی باسم کرد لەبەرەوەی دەرفەتی ئەومان نییە بچینە تەفاسیلەوە بزانین ڕێگ و ڕێشەی تیرۆر چیە و چۆن پێناسی بکەین و ئەوە بەر بە شێوەیەکی سادە بۆی چوارچێوەیەکی بۆ دابنێ ئەمە ئایا دەوڵەتێکە حیزبێگەی کات گروپێکی تری کات هەر کەسێ ئەمە بک بە بڕوای من ئەچێتە ئەو خانەیەوە ئەوەی داعش کردی ئەچێتە ئەو خانەیە ئەوەی ئەنساریش کردی بە هەمان شێوە سەپاندنی جۆرێک لە ئایدۆلۆژیا و لە بیرکردنەوەیەکی دیاریکرا و تێزێکی دیاریکراوە بەسەر خەڵکیدا لە ڕێگەی ترس تۆقاندن و بڵاوکردنەوەی ئەوە بە بڕوای من ئەچێتە خانی تیرۆرەوە دیارترین زەقترین کارێک کە ئەنسار کردی بریتی بوو لە ئەوەی کە ناو ئەنجێت قەسابخانەکەی خێڵەخەنە تۆ پێتوانێ هەر ئەمە بەسە بۆی کە بڕین ئەنسار ئیسلام لەگەڵ داعشە فەرقێکیان نییە بەس ئەمان ئەوەنە دەسەڵاتیان هەبوو کە کردیان پێم وایە ئەمە قسە لەسەر ئەنسار و داعشەکەین لە ڕووە فکرەکەیەوە لە ڕووی ئەمەلی شەوانەیە ئەنسار ئەگەر هەرومەرجەکەی بۆ بەڕەخسایە وەکو ئاماژەم پێدا ئەوەی ئەکرد کە داعش کردوێتی یعنی هەمان ئەوەی ئەکرد کە ئەو کردوێتی هەمانە تێزی بۆ لەبەرەوەی ئەوش بڕوای وایە ئەسڵ لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ هێزە عەلمانیەکانە شەڕە بڕوای بەوە هەیە مرتەدە بێ بکوژێت بڕوای بەوە هەیە جاریە بکاتە کۆیلا
بس كتواني هەرەوە کەلتوری ئیسلامی خۆیەتی هەر داعش نییە ئێمە ئەگەر بگەڕێن لە ناو لە ڕێشەی کەلتوری ئیسلامیە بەشی ئەوەی تایە داعش بەڵگە بۆ خۆی بێنێتەوە زۆر باشە مامەسە بە ئەنسار لە کوردستان و لە شاخەکانی هەورامانی سەوزە سەر هەڵەیە بەڵام ئێمە ئازانی خەڵکی هەورامان خەڵکێکی ئاشتی خوازی هادی و هێمن طبیعت هێ منن وە کوردستان بەگشتی ئەنسار لە ڕەحمی کوردستانەوە هەڵە قوڵێ یا تەنیا ئەمە ڕەحمێکی سەنائیە و ئەنساری تیا هەڵقوڵا و بە معنای کرد ئەنسار کوردستانی نییە خۆی بەڵکو لە جوغرافیای کوردستانە سەری هەڵداوە بە بڕۆی من وەکو فکر کوردستانی نییە بەڵام وەکو کاراکتەرەکان زۆرینیان کوردستانی بوون کورد بوون بەڵێ بەپێی هەندێک بەڵگەنامە و سەرچاوە لە سەرەتای ڕاگەاندنی ئەنسارە ژمارەی چەکدارە فیعلیەکانیان لە یەکەم قۆناغا 200 بۆ 300 کەسێک بووە لەو 200 کەسە بەپێی ئەو زانیاریانەی من هەمە ڕێژەی لە 80 بۆ 85 کورد بوون و خەڵکی هەرێمی کوردستان بوون ئەوانەی کە لێوە ئەوانەی کە لێو لە قۆناغی یەکەم قاعیدە با بڵێ وەک قاعدەوەسم بنکەی خەڵک وەک سەرکردایەتی و وەک تەوجیه ئەوە مهمە لەکوێوە وەچێ وەک سەرکردایەتی خەڵکی عەرەبی تیا بووە عەرەبی عێراقی تیا بووە غەیری عێراقیشی تیا بووە وەکو ئەوەی تەوجیهیشی لەکوێ وەرگرتو ئەم بەرنامەی لەکوێ وەرگرتم پێم وایە پەیوەندێکی تونوتۆڵیان لەگەڵ ڕێکخراوی قاعیدە و ئیمارەتی تاڵیبانە هەبوو کە لەو کاتەیە لە ئەفغانستانە هەبووە زۆر باشە با پرسیارێکی تر بکەم وتمان ئەنسار لە ڕەحمی بزوتنەوەی ئیسلامی یا بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی وهێتە دەست بەڵام لەوە پێش شار لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی وەک فەرمووت مرکزی دیراسات و ئەمانیان هەبووە بە هەمان شێوە کۆمەڵیشان لەو ڕەحمەوێت و بزوتنەوەش خۆی ماوە باشە بزوتنەوە ئەگەر خۆی هەمان ئەم فکرەی نییە یا کۆمەڵ هەمان نزیک نییە لەم ئەفکارانەوە چۆن توانیویانە لە ناو حیزبێکدا لە ناو کۆمەڵێکە یەک بگرنیە هەبن بەیەکەوە لەو کاتێ ئاراستان جیاواز بە وەکێک دیراکە بزوتنەوەی ئیسلامی لە 1970ەوە کە ئیعلان کراوە هەر تاوەکو ئەوەی کە گەیشت بە پێکێنانی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی جۆرێک لە ناکۆکی و ناتەبایی لە نێوانە بووە لەو پەڕی سەلەفی بەڵێ بەڵێ هەر ئەو ڕەوتانەی تیا بووە خەڵکی سەلەفی تیا بووە خەڵکی سۆفی مەشرەفی تیا بووە خەڵکی کورتپەرۆر و نیشتیمان پەروەری تیا بووە ئەوانەی تیا بووە هەمویان لەژێر سای بزوتنەوە کۆبوو نەتەوانێت بەڵام ئەوەی کە هەلومەرجێکی دروست کرد بۆ سەلەفی جیهادی دۆڕاندنی شەڕەکانی 1994 بوو کە بزوتنەوە یەکێتی شەڕیان بوو بزوتنەوە پاشەکشەی کرد بەشێک لەوانەی کە متەئەسیر بوون بە سەلەفی جیهادی هاتن زیاتر خۆیان کۆ کردەوانێ و هەوڵیانەدا مەشقی سەربازی بکەن و لە چوارچەوەی هێزی دوی سوێرانە دواتریش سنتەری دراساتی ئیسلامی دوو گۆڤاری دەرەکرد جۆرێک لە پەیوەندی دروست کرد بە ڕێکخراوی قاعیدەوە ئەمە زیاتر ئاوی ئەکرد بە ئاشی سەلەفی جیهادیە و هێزەی تۆقمە کرد لەو فترەیەدا لە دوای شکستەکانیان لە بەردەم یەکێتیە لە ناو بزوتنەوە ڕەوتێک نەبوو بڵێ ئەم شەڕە بۆ و ئەم شکستە بۆ و ئایا ئێمە بۆچی شەڕ ئەەکەین لەگەڵ هێزێکی کوردستانیە لەمە بکاتەوە هەبوو بە ماراستەیە هەبوو پێی وا بوو کە ئەم شەڕە هیچ ڕەوایەتێکی نییە شەڕی دوو حیزبە پێویستە ئەم شەڕە دووبارە نەبێتەوانێت بە جۆرێکی تریش لە بیرکردنەوە هەبوو پێیان وا بوو ئەمە شەڕی کوفر و ئیمانە شەڕی ئیمان و ئیسلام و کوفرە ڕەفتار و هەڵسوکەوتی ئەنسار لەگەڵ خەڵکی ناوچەکە و شێوازی مامەڵەیان لەگەڵ هاوڵاتیان چۆن بوو لەو ماوەی کە لە ناوچەکە بنکە و بارەگەیان داکوتا بوو چۆن سەیری ژیانی کۆمەڵایەتی و تایبەتی خەڵکیان دەکرد مامۆستا ئەنسار الئیسلام لێرەوە لە هەورامانەوە ئێمە ئێستا کە لە خۆرماڵین دەنگی دەرچوو و دروست بوو ئەنسار الئیسلام بۆچی لێرە دروست بوون ئایا خەڵکی ئێرە بوون یان خەڵکی دەرەوەی هەورامان و دەڤەری هەڵا بجە بوون لێرەوە دواتر بزوتنەوەی ئیسلامی و بزوتنەوەی ڕاپەڕینێکیان گرت و یەکبوونی ئیسلامی ڕاگەیاندرا لێرە دواتر ئەنسار الئیسلام کە باڵێک بوو لە بڵێن ئەو یەکبوونی ئیسلامیە ئیعلانی خۆی کرد باشە ئەمە ئەو سەردێکی تاریخی کورد پێمان دەڵێت کە ئەنسار لە ناو بزوتنەوە بوون بەس ئەفکاری ئەنسار و ئەنساری و بزوتنەوە فەرقی هەبوو لەو کاتەیە بەڵێ خۆی بە تاکیدی ئەبێ فەرقی هەبوو بێ
بەڵام کێشەکەیەتە سەر ئەوەی کە ئێستا تۆ ئەگەر بتانی ینی بە ئاسانی ئەتوانیت لە ڕێگەی کۆمەڵک دەقەوە بتانی گرروپێکی تونڕە و دروست بکەیت بە تایبەتی باشە خۆ دقەکان هەر یەکشتن ینی بەڵێ دقەکان یەکشتن بەڵام من پێم وایە وەکو خۆم بۆ نمونە نامیلکەیان لێرە چاپ کردبوو بڵاویان کردەوە و من خوێنمەوە ئەو ئاەتانەی یانەوە بە نمونە ئیبراهیم کەوا قودوەیە لقد كان لكم في إبراهيم والذين معه أسوة حسنة إذ قالوا لقومهم إنا براء منكم ومما تعبدون من دون الله كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء حتى تؤمنوا بالله وحده أما يعني يكسرت أتواني كسيك دروس كيكوا تنرو بيت بلام كيشكل وايك أم دقانة شون دا أبزنا سر واقع آيا لبرانبرا ئەمان لە خوانەوە ئەوان کردویا پشتگیریان هەبووە لە شتی لە مفسرینی تر و لە زانایانی زیلالی سید قوتب وەکو بەتەکید ئەوان کۆمەڵێک کتێبیان لابووە و منەزیریان هەبووە کەوا یعنی لەسەر فتووە تۆ پێت وایە ئەمان منەزیریان هەبووە یا هەر لاساییکردنەوە و نەقلکردنی کتێبی عەرەبەکان بووە ینی ئەوە ینی زۆر خاڵێکی گرنگە دیارە ئەوانەی کە لێرە بوون ومن يعني تابينيم كردون يعني عربي زور هاورده کرابوو بۆ ئێرە هەرچۆن دەنێرێن بۆ شوێنانی تر بە تایبەت ئەفغانستان چیچان ئەوانە بەرەو هەرێمی کوردستان و ئەم ناوچەیەش هاتن و بەرپرسی هەیئەی شەرعیان کەسێکی عەرەب بوو بە ناوی ئەبوو وائیل يعني ئەو فتوای ئەو بەڵێ بەرپرسی هەیئەی شەرعی یعنی ئەو ئەحکامانەی کەوا عەرەبی چۆ بوو نازانم بەڵام عەرەب بوو بە تەئکیدی و عەرەبی زۆری لێبوو بەتایبەت لە وڵاتانەوە هاوردەی ئێرە ئەکرێن کە هەمووی کردەی مخابەراتیە و ئێستش خۆت جەناب دەزانی کە وڵاتێکی وەکو ئیمارات و سعودیە و ئەمانە چۆن لە سووریا لە یەمەن لە لیبیا لە عێراقا یعنی کاری خۆیانەکەن و ئەو کارە مخابەراتیانە یعنی خەڵکیانێک ئەنێرن لێرە باشە بەڕێزت ئەو کاتە کە ئەنسار دروست بوو خۆت هەر لە خوڕماڵە لەم شوێنە بوویت لێرە بوویت و مەعایەشت کردو سلوکی ئەوان سلوکی کەسێکی توندڕەوی نازانم بڵێم تیرۆریست بووە کەسانێکی ئاسایی بوونیان بەڵێ دیارە من ئەو کاتە بەڕێوەبەری نەخۆشخانەی خوڕماڵ بوو و ئەوان لە سنووری بیارە بوون خوڕماڵ لەژێر دەسەڵاتی کۆمەڵی ئیسلامیا بوو بەڵام کاتێک کە نوێنەری بڵێن UN ئەوانە هاتنە ئێرە دوای ئەوەی کەوترا خوڕماڵ و ئەو ناوچەیە لە ژێر ڕۆشنایی راپۆرتێک کە کۆڵن پاوڵ وەزیری دەرەوەی ئەو کاتەی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە ئیشارەتیان پێکردکەوە لەم ناوچەیە چەکی کیمیایی دروستەکرێت هیچیشی لێ نەبوو هیچیشی لێ نەبوو ینی بەس ئێوە لەو کاتە خۆ ئەنسار لەوێ نەبوو ینی با ئەنسار لەوێ بوو ئێمە بەڵێ ئەمە ئەنسار هاتن بەدەممانەوە لە نزیکی بڵێن خوڕماڵاو بەرودوای سیارەکانی ئێمەیان گرت و ڕۆشتین بۆ سەرگەرد لەگەڵیانە من مەبەستم لەمە نەبوو زۆرتر لە ناو تێکەڵەوی مەسەن توندڕەویان لە پیادەڕەویکردنی حکومەکانی ئیسلامە لە محاسبەکردنی خەڵکە لە شێوازی ژیانی خەڵکە تەداخولیان لە بەڵێ بەتاکید ئەوان ناڵێن بەپێی ئەو دەقانەی کە لە قورئانە دایان ئەبەزاندە سەر ئەو واقعە ئەو حکومانەی کەوا لە قورئانە هاتبوون ئەوان ئەیانوو دەبێ ئێمە لێرە جێبەجێکەین وەک چی یانی ئەو حکومانەی کە هەیە بنمونە دزی یاخود ئەوانەی مەشروع بەخۆن ئەوانەی کە باشە دەستی کەسیان بڕی لەسەر دزی نا من نەمبیستووە دەستی کەسیان نازانم تاکید نیم بەڵام من وەکو خۆم نەمبیستووە بەڵام مەشروع خواردنەوە بەڵام بەڵێ ئەوە مەمنوع بووەوە شتێک بوو ینی بە هیچ شێوەیەک ینی لە خەڵکیان ئەدا ئەگەر کەسێک بەڵێ ئەوەی کە مەشروبی بخواردای ئەو شتانە بە تاکید ئەوان حکومیان ئەدا و لە بەرچاوی خەڵکیشا لەوێ ئەو حکومیان بەسەرا جێبەجێ ئەکرد باشە مامۆستا ساوانی زەقترین شتێک کە ئەنسار کردبێت یان مەسەلەی خێڵی حەمە بوو بەڵێ خێڵی حەمە دەیان پێشمەرگەی کوردستانی کە شەهید کرا و سەر بڕدرا ئەم واقعی ڕاست بوو ینی خێڵی حەمە بەو شێوەیە بەسەر بڕین و ئەوانە و ئایا ئەو کاتە مامۆستا کرێکار سەرکردایەتی ئەنساریان کرد ئەمیریان بوو بەڵێ من ئەو کاتە ئەوەی کە بیرم بێ بەڵێ ئەو حادیسەی خێڵی حەمە ڕوویدا و تقریبا مانگی نۆ ئەو ناوە بوو بەو دەورا بوو
دواتر جەنازەکانیان هێنایەوە بۆ نزیکی خوڕماڵ و منەو کاتە مدیری خەسەخانەی خوڕماڵیش بووم ئەمانش بریندارێکی زۆریان هەبوو و ئێمە داوامان لەکردن کەوا بریندارەکانیان لە خەسەخانەی ئێمە لابن چکو ئەمە خەسەخانەیەکی حکومیە و سەر بە وەزارەتە باشە بۆیە ئەو دواتر بڵێن بەڵێ ئەو حادیسەیە ڕوویدا بەڵام من نازانم کە ئایا مامۆستاکرێکار لەو کاتە لێرە بوو یاخود ڕۆشت بۆ ئێران و لێەوە چوو بۆ خارج تاکید لەو کاتیانی ئەو ئەمیر نەبوو ئەو ئەمیری ئەنساری ئیسلام و بەڵام لەو کاتەیە نازانم تاکید نییە باشە ئەوانی پێشمەرگەکانی بڵین یەکێتی لەو کاتە عەدەدیان 75 بووە ئەڵێن بەڵێ ژمارەیەکی زۆر بوون سەربڕینی تیا بوو ژمارەیەکی زۆر بوون دیارەکە ئەوان لەو شوێ نابوون لەو مەقەڕەی خۆیان شەو هجوم کرابوویە سەریان باشە وەک باسیەکە ئەو جوگرافیای کە ئێستا من لەبەر چاومە لە بینی بڵین لە بینی ئەنسار و یەکێتی نیشتیمانە کۆمەڵی ئیسلامی هەبووە بەڵێ بەڵێ چۆن بەسەر ئەمانە بازیان داوە بەبێ ئیزن و گەشتونەتەرای ئەوان بەڵێ دیارە ئەو منتیقەیە وەکو شوێنی جوگرافی ئەوێ ئەکەوێتە بینی هەردوو هێزەکەوە کە نزیکی لە بینی هەڵەبجە و خوڕماڵایە لە بینی هێزی ئەنسار و کۆمەڵی ئیسلامیە بوو بەڵام ئەمان بە هیچ شێوەیەک ڕازی نەبوون بەوەی کە پێشمەرگەی ئەمان تەدەخلی ئەو مۆزوع بکە من ئاگادارم لەوە پێشمەرگەی کۆمەڵ بەڵێ بەڵێ من مەبەست ئەزانم پێشمەرگی ئەوان بەشداری نەکرد بەڵێ بەس ئەمان چۆن بەسەر ئەمانە بازیان داوە چوونە نا بەسەر ئەمانە بازیان نەدا ناڵێم لەوێەوە کە لە بیارەوە لە سەرگەتۆیەیت ئەو منتیقەیە لە بەردەسی ینی ئەو هێزایە کە بەرەو هەڵەبجە ئەڕۆی نا شوێنێکی مەفتوح و کراوەیە نایەتە سەر خوڕماڵ و سنووری ناحیە خوڕماڵ بەڵام کاتێک کە هێزێکی ئیسلامی تونڕە و بڕیار ئەدا و ئەمانە دیارە پشت بەستن بە کۆمەڵک دەق بنمونە مەسەلا ئەفەرمێ فەضریبوهم فوق الأعناق وضربوا منهم كل بنان ئەمە لە شەڕی پێم وابێ بەدرا بوو ئەمایەتە دابەزی کە بن لە گردنیان و سەری پەنجەکانیان پەڕێنن ئەوان ئەو دەقانەدا ئەبەزێنن بۆ سەر ئەم واقعە خۆ من زۆر جار ناقەشم لەگەڵاکردن کە ئایا تۆ چۆن ئەتوانی بڵێ یەکێتی پارتی مرتەدن بە چه حکمێک خۆ تۆ حکمی ئیسلامی و نەکردووە پیشان و نەداون تا تۆ ئەوان بزان ئایا ئەم حکومە ئیسلامیە تا چەندێک دادگەرە لەکوێوە مرتەد بوونەوە ئەمانە آخر خۆی ئەمە جێگەی پرسیان حکم یەکێتی پارتیان بە کافرە زانی وەڵا بێگومان ئەگەر بە کافری محاریبیشی نەزانایە جیهادی ناکرد بەس پێتوانێ هەموو ئەحزابی ئیسلامی بە تایبەتی لەم دەڤەرە کۆمەڵ و بزوتنەوە هەمان ئەفکاریان هەبوو بەس ئەمان لەوانەیە کەمتر دەریان بڕی بێت خۆی کاکسەران ئەوەیە مۆزوعەکە دەقە شەرعیەکان کە پێشتر باسم کرد زۆر بە ئاسانی ئەتوانی لە واقعەکانە بەکاری بێنی بیگۆڕی کورتی با بڵێم ئەوان وازەحتر بوون یەک ڕووتر بەڵێ بەڵێ بێگومان تۆ توانی هەبووە ئێستا فتوای داوە کە مەسەلا ئەوشتە ئاوای بەڵام ئێستا خۆی پێچەوانەی ئەوە ئەکا یاخود پەشیمان بۆتەوە تۆ ناکرێت فتوای داوە کە یەکێتی و پارتی بەڵێ بەڵێ تۆ ناکرێت ئەم فتوایە بیت و دواییش خۆت لە مێژووی خۆتا دووبارەکەیتەوە کە دیسانیانی ئەگەر سیاسەتیش بێ سیاسەتیش بێ هەڵەیە نە ئەوەی لە بواری شەرع و تۆ پێتوایەوە ئێستا کرێت سیاسەتە و حقیقەتەکە ئەوەی پێشوە خۆی ئەوەی ئەکرێت بێگومان ئەبێ سیاست بێت ینی ئەوەی کە لە دەقا هاتووە کافری محارب لە ئیسلامە شەڕی لەگەڵا ئەکرێت بەڵام کافری مسالم لە ئیسلامە آخر پرسیارەکە ئەمە ئەو ئەم مثلا یەکێتی و پارتی و کورد بە کافرە زانێ بەڵام آخر ئەوەیە کێشەکە ینی تۆ وەرە ئەمڕۆ سەیری میدیای کوردی کە ینی فکری بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە ینی بەرەو بە ئاقارێکە ئەڕواکەوە مەترسی ینی ئەوەی لە خەریکە ئیسلامیە معتەدیلەکە و مسلمانە ئاساییەکەش بەرەو بەڵێ داعش بوو نەچێت زۆر مەترسیدارە بێت ئەگەر ئێمە وریان نەبین ینی لە خەڵکی تێنەگەێنین کە ئیسلام ئەمەیانە ئەوەی کە بە ئازادی تەواو ئەدا بە مرۆڤەکان ئەگەرچی ڕەوتە تونڕەوە ئاینیەکان بەشێک نین لە مێژووی کوردستان بەڵام لە نەبوونی خوێندنەوەیەکی مەدەنی و سەردەمیانە بۆ ئیسلام هەمیشە ئەگەری سەرهەڵدانەوەیان لە ئارادایە.